إمام شافعي بن رحمة بي أفرمي: كل مسألة تكلمت فيها بخلاف السنة فأنا راجع عنها في حياتي وبعد مماتي. هر مسأليك كقسمت يا كردبي من قصة كم بيشواني سنتي في غمر بي صلى الله عليه وسلم أو من لي قرامة توا هر لي يسوه وشايت بن مثل بكاني عليه أو من هر لي يسوه هل يعني لو قصيوا كردوما ك بيشواني سنتي في غمر صلى الله عليه وسلم أو من هر لي يسوه لي بشيمان بوما توا لجيانم وهروها لباش مردنيش لجيانم وهروها لباش مردنيش. طبعا لو أنا إما إسا أو بيلو كنا بقولين باشا إمام الشافعي شون وأفرمي لكاتك إمام الشافعي إمام الشافعية يكك لا إمام جوري إسلام يعني أشياء إمام الشافعي قصية بك مخالفة السنة به والله أشياء شون كلا زماني إمام الشافعية أحاديث في غمر صلى الله عليه وسلم كون كرابوه وكتابك يعني كان كتابك تايبت نبو لباري السنة في غمر صلى الله عليه وسلم تنها موطئ إمام مالك بوا ويتر كتابي ترنبوا لسر يعني سنتي عكو كرابته موطئ إمام مالك برينا بهمو أو إتياياتي بحديثه بأثره بحمو أو شتاني تياياتي جماركي ناقاتا 1500 أثر يعني بويا إمام الشافعي وهروها إمام أبو حنيفة وهروها إمام مالك والتنانت إمام أحمدش كأولى باش هرهمو ينبوا و تمني جيشتوتا دواي دوساتا كان إمام الشافعي لدوساتو تشوار وفاتك أو لدواي وبماويك كيزور وفاتك أيش همو أحاديثي لبردسان بوا أميك إمروبي أو تري بخاري ومسلم وأبو داود ونسائي وترمذي وابن ماجه ودارمي سنن دارمي وصحيح ابن حبان ومع جمكاني إمامي طبراني أمانة هرهمي وأويتريش كناو ما نبردون حرهم أمانة للراسية لباش إمامي شافعي لهذا بويا إمام الشافعي أفرمي من أجر قصية كم كرت دواي دركود من أو حديثا نبي استبو واحد سر صحيح بو وقصة من بيتشواني حديثك بو أو من ليت الشمال طبعا قصة زور قرنجة أو بري إنصافة لإمامك قوري وكو شافعي ورحمة الله عليه إنصافك زور مهمة يعني زور قرنجة تو أو أندا متواضع بي بلي من أجر يعني إمام الشافعي وما أدراك ما إمام الشافعي كشتان أزعن لو باي شافعي كان جورة بوا ناصري السنة بوا إمام الشافعي يكيك لك جورترين إمام كان أهل السنة والجماعة بلام لقل ويشاه احتمالات يودا أنا قصيك كردبي مخالفة السنة في غمر صلى الله عليه وسلم بويا حذرك تأكيد لسلواكات ولي أقاتن ليبي من طرف شمان محا هلا يسوي واعتراف كردن بغلطي خوي إنسان أجر لدنيايا لزماني جيانيا بوي دركوت كغلطي كردوم قصيكي كردو بيتشواني السنة اعتراف كردن فضيلة كمبونوي شخصيتي إنسانة كنية هني كسيوات يجا كأجر بيتو تو دان بنيت هلايكي خوتا يان أجر فشمان بيتو ولا رأيك خود كرأيك هسه كي مخالفي سنتي في غمرة صلى الله عليه وسلم فشمان بيتو ولن عيبناك يا باشا تو بيشا بوشي واتود إسبوا علي أخذي أمام بيتشواني إسلامه بيتشواني همو إسلامه يعني بيتشواني قرآنه وبيتشواني حديثي في غمرة صلى الله عليه وسلم وبيتشواني آرائي همو أئمة إسلامه چونك حق هات تو أبي تسليم حق بي وأجر هلطي شكرت أبي بقريتوا وأبي اعترافي شكي خوي تعالى لقرآني في روزة أفرميه دربالي أو كساني كهلا أكن ودين أشار أنه أفرميه إلا الذين تابوا وأصلحوا وبينوا أوانية كخوي تعالى اللي أنخوش بي يعني توقر هلايك تكرت بيه بعمدن وبغير عمدنيش أبي إنسان توببك وشاكي كاتوا ورون كرنوش به أما يديني إسلام أما يديني إسلام وفي غمري خاص الله وسلم كان دي حديث هي بس أويك إسا يحضرني وكو أو تري ديت خيالي منها يعني أو آياته وهروها حديثك في غمري صلى الله عليه وسلم ما بس يعني خويك آياتك بلغبي وحديثك بلغبي كافية
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دای بەلای کۆمەڵی خەڵکە بەبانی دارخورما بوون خەریک بوون نێرومەی دارخورماکانیان نەکرد. پێغەمبەری خوا بینیانی لە ڕاستیە لە سەحابەکان ترسا بەو شوێنە بەرزەوە ئەمانە فەرمووی ئەمە ناکرێ ینی ئەمەی بۆ نەکەن ینی خۆی کاتەوان جوان زانی بە حەدیثە ینی وان زانی ئەمە فتوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە خوا وای فەرموو. ساڵی داهاتوو خورما کەم بوو لە مەدینە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری هۆکاری ئەوەی کرد بۆ خورماکەمە وتیان ئەی پێغەمبەری خوا جەنابتان فەرمووتان نێرومەی مەکەن ئێمەش نەمان کرد ڕاستیەکەی تەلقیحی مەکەن ئێمەش نەمان کرد ئیتر بۆ خۆی خورماکەم بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من مەبەستم ئەوە نەبوو من هەر وەک ینی وەکو ئیستفهامێک پرسیارم لێ ئێوە کرد وتم ئەمە ینی ناکرێ ئەمە نەکەن ئێوە خۆتان ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم تەماشاکەن ینی گەڕانەوە بۆ حەق چەند گەورەیە لە رسول الله صلی الله عليه وسلم و ئائیمەی ئیسلام هەر هەمویان لە سەحابە لە تابعین و ئیمامی شافعیش تەئکید ئەوەکە و هەر خۆی ئیمامی شافعی لە بەغدا ئەو سەردەمەی لە بەغدا بووە فتواکانی ئەو سەردەمەی کاتی ئەچێتە میسر لە هەر هەمووی پەشیمانە بێتەوە ئیلا عولەما فەرمن لە چەند مەسئلەیە نەبێ ئیتر لەوێ شتی تری بۆ دەرەکەوێ ئەحادیثی تری بۆ دەرەکەوێ مەگەر ناڵێم کتوبی حەدیث لە زمانی ئیمامی شافعیە کۆ نەکرا بۆ نەبوو بۆیە کە ئەڕواتە ئەوێ ئەحادیث هەر وەدەم ئەگەڕایەوە کاچێتە ئەوێ هەندێک شتی ترە بینێ و هەندێک شتی ترە بیسێ بۆی دەرەکەوێ ئیجتیهادەکانی پێشووی هەڵە بووە ئێستا لەوە چی ئیجتیهادێکی کردبێ وای هەست بێ بەڵگەی لەسەر نییە و ئیجتیهادی کردبێ وتی مادام بەڵگەی لەسەر نییە ئیتر لەسەر عمومیات چوو بێ بەڵام کاچێتە میسر سێرەکە حەدیثی لەسەرە بۆیە پەشیمانە بێتەوە ئەڕاتە سەر حەدیثەکە. و هەروەها ئائیمەی تری ئیسلام ینی زۆرێک لە ئائیمەی ئیسلام ئیمامی ئەحمەد برینە ئیمامی ئەحمەد ئێوە تەسەورەکەن لە هەرچی مەسئلەی فقه هەیە ئیلا اللهم قەلیلا ئەم قسە لە من وەربگرن هەرچی مەسئلەی فقه هەیە ئیلا اللهم قەلیلا ئیمامی ئەحمەد دوو ڕەئی و سێ ڕەئی هەیە جاری وایە زیاتریش لەیرە شتێکی فەرمووە لە شوێنێکی تر شتێکی فەرمووە لە شوێنێکی تر شتێکی فەرمووە ئایا ئەمە عیبەیە جاری وا هەیە ڕەیەکەی مالکی بەدڵ بووە لەوەدا کاتێ شافعی بینیوە ڕەئی گۆڕاوە ڕەیەکی ئەبوو حەنیفەی بەدڵ بووە کاتێ شافعی بینیوە ڕەئی گۆڕیوە بۆیە ئیمامی ئەحمەد یەکێکە لەو کەسانەی کە زۆر ئارائی هەیە زۆر ئارائی جیاوازی هەیە و ئیتر طبعا ئائیمەی ئیسلامیش پشتیان پیاوە گەورەکان و زانایە گەورەکان ئەمەیان بووە ئێستا کابرا دێ محاسبەی تۆەکە تێ محاسبەی تۆەکە لەسەر ئەوەی کەوا تۆ بۆچی لە ڕەیەکی خۆت پەشیمانی ئەمە دلیلە لەسەر ئەوەی کابرا تێ نەگەیشتووە ئەگەنا ڕەئی گۆڕین فەضیلەیە پەشیمان بوونەوە لە ڕەیەک لە فتوایە کە پێشووتر داتە لەسەر مەسئلەیە بە هەڵەت زانیوە ئێستا بۆ دەرکەوتوانیە ئەبێ ڕێک بگەڕیتەوە ینی ئێمە دینداریەکەین خۆ ئێمە دینداریەکەن خۆ ئێمە عەشرەت بازی ناکەن بێژن وەڵڵا عیبە پیاو لە قسەی خۆی پەشیمان بێتەوە عیبە پیاو لە قسەی خۆی پەشیمان بێتەوە لە شەرعی شاجێ ئەبێتەوە بۆ معلومات آخر پێشینانی کوردەواری هەر پەندێکیان فەرموو بێ دڵنیابە لە ئایەت و حەدیث دەریان کرد و لە ئەسڵێک لە ئەسڵەکانی ئوسولی فقه دەریان کردووە لە خۆیان نانوتوو ئیسا ئەوەی کە هەر ئەمەی کە عیبە پیاو لە قسەی خۆی پەشیمان بێتەوە ئەمە جێ ئەوە نییە بۆ مەسەلەی فتوا ئەگەر تۆ ڕەیەکت بۆ دەرکەوت پەشیمان بیتەوە ئەمە زانی بۆ چییە عیبە پیاو لە قسەی خۆی پەشیمان بێتەوە ئەمە بۆ وعدێکە ئەگەر دات پەیمانێکە ئەگەر بەستت لەگەڵ کەسێکە عیبە ئینسان لە وعد و پەیمانی خۆی پەشیمان بێتەوە المؤمنون عند شروطهم مثلا جاء ئەمە زۆر گرنگە ئێمە بیزانین ئەم قسەی ئیمامی شافعی ئەمە بەحرێکە لە علم بەحرێکە لە معریفەت زۆر پێویستە ئێمە بە جوانی لی تێبگەین زۆر پێویستە